بڕیارە پرۆژەی خەرجکردنی بڕێک لە پارەی بودجەی پترۆدۆلار بۆ مامۆسایان و فەرمانبرانی سەر بە خوێندنی کوردی کەرکووک بچێتە بواری جێبەجێکردنەوە و بۆ هەر مامۆستایەک 175,000 دینار و بۆ فەرمانبرانی پەروەردەش 100,000 دینار خەرج بکرێت کە ژمارەیان 7,400 کەسە. سکرتێری لقی کەرکووکی یەکێتی مامۆسانی کوردستان دەڵێت جێبەجێکردنی پرۆژەکە بەشێک لە کێشەکانی مامۆسایان چارەسەر دەکات. کە ئێمە خوێندنمان ڕانەگردووە و تایبەتمەندی شاری کەرکووکمانەوە کردووە دیارە ئیداری شاریش تەفەهمی ئەو با بڵێن ئەو نیگەرانی کردووە و ئەو وەزع خراپی مامۆسایانی کردووە تا ڕادەیە باشەکەت تا ڕادێک. بەوتەی سکرتێری لقی کەرکووکی یەکێتی مامۆسانی کوردستان پارەکە بە لیستێکی جیاواز خەرج دەکرێت و ناخرێتە سەر موچە. وتیشی لە مانکی 12 دابەش دەکرێت و نازانرێت تاکەی بەردەوام دەبێت. ئەندامێکی دەستەی مامۆسانی ناڕازی کەرکووکش دەڵێت مامۆسانی خوێندنی کوردی تەنیا کێشەی داراییان نییە و دەبێت کە لەسەر گەڕانەوەی شکۆی مامۆستا بکرێت. ئێمە کێشەی ئێمە بەس کێشەی پارە نییە بەڵکو گەڕانەوەی شکۆی مامۆستایە گەڕانەوەی ئەو بارە نادەرونیە ناجێگیرەی کەوا لە مامۆستایە دروست بووە یعنی کێشەی ئێمە تەنها کێشەی پارە نییە حەز ناکەین خەڵکی بەوە تێبگا کە ئێمە ئەگەر ناڕەزابین تەنها لەبەر پارەیە. خەرجکردنی بەشێک لە بودجەی پترۆدۆلار لە کاتێکدایە مامۆسایان و فەرمانبرانی خوێندنی کوردی ئەو بەڕەپارێشان پێدەدرێت کە وەک دەرمەڵەی هاندان لەلایەن حکوومەتی هەرێمەوە خەرج دەکرێت کە بۆ مامۆسانی ناوشار 100,000 دینارە و بۆ دەرەوەی شارش 150,000 دینارە. ئۆژین جۆڵە NRT کەرکووک.